کچک ژیانە هەڤژینیە پێک بینێت هەتا چەند زارۆکە هەبن باشە کارکردناش دەرڤە و خودانکردنا زارۆکە هەردوو هەتا چەندێ پێک بەد زەحمەتن بۆ vî babetî me jineke xwedanşiyan û serkeftî heye Sazan Xan بۆ ئەم خێرهاتنا وێ بکەین سازان خان بخێر هاتێ ممنون زۆر سپاس بە قوربان زۆر سپاس طبعا پێش هەموو شتێک حەزەکەم پێتان بڵێم کە ئێستا لەوانەیە لاتان سیر بە بۆچی بۆ ئەم بابەتە بانگی سازان خانمان کردووە بەڵام لە بروی خۆی چەند مناڵێکی هەیە چەند مناڵێکی شیرین و جوان و ئافرەتێکی زۆر سەرکەوتووە حەزمان کرد ئەو بانکین و ئەو میوانمان بێت جا من حەزەکەم یەکەم پرسیارەوە بکەم کە چەند مناڵەت هەیە سەرەتا دەمەوێت برێم زۆر سپاس لەو داوەتەی زۆر خۆشحاڵم ئینشاڵڵا هەر سەرکەوتوو دەبن سێ منداڵم هەیە سێ منداڵی گەورەم هەیە زۆر سپاس 18 15 و 13 ئەوی من پێم بوو بچووکتر بوون پێیان دیار نەبوو ئەخر دیاری تو 18 ساڵێ زۆر سپاس حەزەکەم زانم هەر لەوێت لەدایک بوون خۆیان یان چۆن ئۆکەی کوردی وشتە زانن بخوێنەوە نیە داکەکە نازانێت زە منداڵەکە فەقیر زانی سازان خان تۆ کە سێ منداڵم هەیە ئەو ڕۆبابەتەکەمان زیاتر لای بەشێکی لە بابەتەکەمان باسی منداڵیشە تۆ هاوسەرت چۆن بڕیارتاندا کە سێ منداڵ هەڵبژێرن ئایا چۆن چۆنی بوو پلانەکە بۆچی سێ منداڵ بوو بۆچی یەک و دوان نەبوو یاخود زیاتر نەبوو والله ئەگەر من ینی قەرار لەسەر دەست من بە 7 منداڵم دەویست زۆر حەزم لە منداڵە بەس الحەمدلله شکرخوا سێ دایمە و محەممەد ئەوە نییە باوەڕ ناکەم هەموو پیاوە حەز دەکە زۆر منداڵی هەبیتن چکە مەسئولیاتێکی زۆر گەورەیە منداڵت زۆر هەبیتن شتێک نییە کە برێ ئەمە منداڵ دێن مەسە دنیای بخۆی خۆی بەخێو دەکە خۆی گەورە دەکە چکە خاستن لەو زمانەی ئێستامە دەژین جیلی داکمان شتێک بوو جیلی داپیرمان شتێک بوو جیلی ئێستا زۆر گۆڕایە ئەوجا سێ الحەمدلله شکر و حەزم کرد قەناعەتی بدەمە زیاتر گوتینە خۆی حتمما ئێستا ژیان زۆر زەحمەتتر بۆ بەبوونی تەکنۆلۆژیا و ئینتەرنێت و منداڵ و جیلی ئێستا زۆر دەرگای بۆ کراوەتەوە بۆ بڵین هەموو گردون و هەموو دنیا و هەموو شتێک ببینێت و زەحمەتتر بۆ ئەسئیدی باشە سازان خان پێت باشە خانمان چەند یاخود بڵێن عائیلەکان چەند منداڵیان هەبێت والله حسب هەندێک کەسێ دووبارە درێمەوە حەز دەکەم 5-6یان هەبیتن ئەگە بەحسی زمانی ئێستا بکەین وە بزانم دوو منداڵ کیفایەتە کچەک و کوڕەکەت هەبیتن ئینشاڵڵا گەخوا بداتن بەس چونکە ژیان گۆڕایە ئێستا ژن وەچ پێشان نییە بتانی لە ماڵ دانیشی ژن ئێستا بە خۆی سەرکەوتووە ئیش دەکاتن و هاوکاری مێردی خۆی دەکاتن پیاوەکە ناتانی هەموو شتێک بکە پێشان دەمانگۆ مەسئولیاتی پیاوی دەبی ئەو هەموو شتێک بکە بەس ژیان گۆڕایە بەڕاستی گۆڕایە جارە میز باسیە بکەم ینی بەڕاستی بەڕای من ئەوە هیچ جێگەی قبول نییە بڵێ وەڵام من حەزم لێە 5-6 منداڵم هەبێ حەزم لێ 10 منداڵم هەبێ 10 منداڵ بینێ سە دنیاوە کەچی ئەی بەخێوکردنیان ینی هەموو شتێک هەر بەخێوکردن ئەی پەروەردەکردنیان ڕاستە پێویستیەکانیان زۆرە چکە لە سەردەمی ئێستاە جیاوازە وەکو پێشتر نییە بەڵام کە دێنە سەر پەروەردەکردنیش بەجددی کات دەرخانکردنیەوێ قوتابخانەیەوێ زۆر شتێوێ دابشکردنی خۆشەویستی و ئەفۆ خۆشەویستی و جات خۆشەویستی و ئەتوحانان بێت و هەم لەلایەنی ئابووریشەوە دەبێت دابەشی بکەی بەچێت بۆ چەند مناڵی کە هەتا ئێستاش مناڵی ئێستاش وەکو سازەرخان تازە فەرمووی پێداویستی زیاتر وەک لە مناڵی پێشوو خوێندنە لایەنی بڵین تەرفیهیە شت زۆر زیاتر بۆ ئێستا لە جاران منی شەرویستمە ئەوە بڵێم ینی ئەگەر بەڕای من ئەگەر خێزانێک باری داراییان باش بێت و ئەگەر با بڵین بتوانن پەروەردەیەکی باش بن بە مناڵەکانیان و کاتاگەر چەند مناڵێکیشیان هەبێ کێشەنیە یان شەرنیە هەر لێک و دووە بێ بزەبێت ئێستا خۆم زۆر حەزمە کرد خوشک و برای زۆرم هەبایە نەنکەم با بڵین دە مناڵی هەیە ئەنجا ئەوە نەخۆشە پورم زۆرە کچی پور و کچی خاڵ و ئەوانم زۆرە زۆر ڕێکین لە ناو یەکا بەس ئێستا خۆمان سێ خوشکین و براشمان نییە ئەنجا حەزمە کرد بۆنە برام هەبەیە زۆرتر بینە هەر ماڵەکە قەرەباڵغ بێەوەم زۆر حەز لێ باشە سازانکان برایەتە هەبوونە زارۆک و خێزانێکە مازن سەردەوێن کە بندا وێڕامەنێ ناگەهێنێت کو ژیان یا خێزانی خورتتر بوو بتر پێک بە خۆشیت ژیان وەکێم زانی پەیوەندین کۆمەڵاتی نوکە خێزان یەک دو زارۆکاتین پەیوەندین کۆمەڵاتیژی کێم بووینە تو نبینی لە پێشتر خۆشتر بوو پەیوەندین کۆمەڵاتی خۆرتر بوون با ئێستا من حەقم نییە لێت بپرسم عمرت چەندە بەس عمری من لە جیلی من وەختی من شتشکە بوو ئەمە بەخۆمان 7 خوشک و براینە بەڵێ و ئەمن لە عائیلەتی یعنی هاتیمە کە خوشک و براین زۆرین
بس ئێستا وەچی مەسەلەن زۆر کەسی دەناسم لە مەجای خۆم عائیلی ئێستا یەک منداڵان هەیە دەورێ مە زیاترمان ناوێتن یەک ئەمە تااقەتمان نیە ئیش دەکەین دوو مەسروف زۆر گران بووە سێ بەڕاستی مەسئولیاتی منداڵیش تشکەیە بەس ئەگە بگەڕینەوە لۆ جیلی داپیرمان و داکمان و جیلی منیش شتشکە بوو. هەمووی دە دوازدە منداڵیان هەموو داپیرم دوازدە منداڵی هەیە. سازان خان وەکو دایکێک بەڕای تۆ هەندە دایکان هەیە دەڵێ چە مناڵێکم پێکەوە دەبێت و دوای سەحەتەکەم بەڕای تۆ ئەو گاپەی بینی مناڵک و مناڵی پاشی چۆن بێ باشە بەڕای تۆ؟ ساڵیان بین ئەمن چەند ینی لە دوویەک بن باش ڕێستم لە دوویەک بووم وەلەو ئێستا کچە گەورەکەم هەژدەیە جمک بوون. کوڕەکەم چکە ئەمری خوای کرد هەندێک وەختم پێچوو ئەو دوای کوڕاویت کەم بوو دوای جوودیم بوو مەز ئەگەم لا حەزم کە هەژدە پازدە و سێزدە لە دوویەک بوو و ئێستا الحەمدولله هەموو ئیشی ماڵێ منۆ دەکەن کچەکان ئەگەرم بەراوردێکی بکەین کە ژیانە پێشتردا ئەندامی خێزانی گەلک بوون دایک و باب دگوتن من نزانی ئەبزارۆکە چاوا هاتنە خوددانکردن و مازنکردن ژک و بڕاستیجی تربیتەکە گەلەکە جوان و پێشکەفتی هاتنە مازنکردن ژێک یاش من بە ئەو نەتزڤری بوێت هەندێک و بارێژیانی وێت هەندێک نەتخواز ئەو زارۆکەت مەزن بەلکو و ئەو پێشکەفتن و سەقافەتە توی دەمیدا نەبوو و بزانن یەک دوو زارۆکیان سێ چار بەسن ئەوان حەز کرد و هەر دیسە هەر بوو هەبوو نامە بۆ هەبوونا کورداش بەر کارەسەدەش بەر جینۆسایدە دخواستن کێزان قەبارەوێ مەزنتر بێت دا کورد مەزنتر لێبێن و هەبوو نامە بتر بێت بەس ژیانان و کەدا وە بزانم وەسا نافوازت هەروەردەکردنا زارۆکی گەلەکت زەحمەت کەفتیە دایک بەرکوش دەربەی مالێ گەلک کار دەکاتنەوەکی پێشترا دایک کابانی بوو کارێ بەس خوددانکرد نازارۆکە بوو نوکە دایکیش دەربەی مالێ کار دەکات ژۆر دەی مالێ بەلکی ناگەهت زارۆکە خۆ هەموو دەمیل گەلوان بۆرینێت دەست نادەت زارۆگەلەکە دەزانین چیە دووبارە دەرێمەوە وەخت گۆڕایە ئێستا زۆر بەمان حەز دەکەین ئیش بکەین بواری سوۆشال میدیە هاتیە ژن زۆر ئیش دەکاتن ئێستا ئەتووەچی منداڵیش دێنێ سا ئەو دنیای مەجبورە ئەو منداڵش خۆی بەخۆی بەخێ ناکاتن هەر دەستن یەکەچی دێنن یارمەتی بکاتن بەس وەچی یارمەتی دە تربیەتەکە موجود نابیتن ئێستا ئەمن ڕاستی دەتانم یعنی ئەو ئیشەی ئەمن دەکەم دەتان بکەم چکە ئەم منداڵم ینی کوبرەی تربیەت و عادات و تەقالید و هەموو شتێکیان فێر کرد و سەرەتا منداڵ وەچی گچکەیە دەبی ئەو شتانەیان فێر بکەی نەک وەچی منداڵ دەبتە 15 ساڵ مستحیلەن ئەتوتانی عادات و تەقالیدی فێرکەی تربیەتی فێرکەی چکە تربیەت لە عمری سەرەتا سفر لۆ عمرێکی دێتن وەچی ئەتو ئەو بناغە دروست کرد لەگە ئەو منداڵی هەنجینە تو هیچ مشکلت نابیتن بەس وەچی دووسێ منداڵی دێنی وەختی ئەو منداڵت نییە حەزیش دەکەی ئیش بکەیت چکە ژن ئێستا وای لێ خۆی هیچ دەکاتن حەزمان دەستی لە خۆمان شتی خۆمان بکەین سیارەی خۆمان هەبیتن باشە ئەو زەحمەتیانە چی بوو کە تۆ پێی تێپەڕیت با بڵین لە پەروەردەکردنی مناڵەکانت زیاتر کە بچووک بوون با بڵین الحمدلله وا حسم نەکرد شتێکی زۆر ئەوە بوو ئەمن چێژت بینی زیاتر لە دایکاتی دەزانی ژیانی من وەچی ئێستا نەبوو ئەو وەختی سوۆشال میدیەمان نەبوو ئەو وەختی ئەمن دەمخیند خوێندنەکەم ئۆنلاین دەمکرد لە ماڵێ زائیدەن لەگە منداڵم بووم 24 ساعت ئەو زەمەنی ئەو وەختەی شتشکە بوو ئێستا زۆر گۆڕایە بڕاستی باشە ئێستا تۆ لەناو سوۆشال میدیا دەست پێ کردووە سازان خان چۆن باڵانس دەکەی لە بین خێزانەکەت و بەخشینی کات بۆ کارەکەت چۆن لەو دووشتە باڵانس دەکەی باڵانسێکی جوانم کردیە ئەکید لەگە عائیلە و منداڵەکان و مێردم کەواتە ئەمن وەچی دێمۆ ئێرە ئیشەکانی خۆم دەکەم 2 هەفتە لەو 3 هەفتە لێرە دەبم دەزانیشم منداڵەکان ئەوەندە گەورەنە کە هەیە کە سیستێمەکەم دانای لە ماڵێ سیستێمێکی دانێنی ناڕواتن سیستێمەکە بەو شێوەیە کە هەیە کە ئیشی خۆی دەکاتن کچەکانش ماشەڵەوەندە گەورەنە دەبی لۆ خۆشیان هەر فێر بن سبێنێ ئەمن ئەو هابووم باشە فێرکردنا عادەت و تەقالیدا بۆ زارۆکە یا گرنگە و یادی ژێدیش بەرکو زارۆکێدا دەربە و ژوور بە کوردستانی هەردووە دژیت ئینتیگریشناوان چاواتە فێرکردێنە منداڵ ئەوی ئەگەر لە دەرێ منداڵ بژیتن ئەوان لە برین لە ڕەوزەی حەزانەی نا لە مەکتەب عادات و تەقالیدی ئەو دەوڵەتەی فێر دەبن بەزوەچی دێتەوە ماڵێ ئەوە مەسئولیاتی تووە کە داک و باب کە ئەو منداڵانە فێرکەی ڕاستە منداڵ ئەگە بستە مەکتەبی حکومیش ئەوە لەسەروان نییە منداڵی و عادات و تربیەتی فێر بکەن ئەوە لەسەر داک و بابە لە کۆتاییە ئەتوی ناکتەسە ئەو دنیای و باوڕش دەکەم مهمە ئەساسی عادات و تەقالیدی ئەو منداڵی فێرکەی خاستن ئەوان ئەگەر لە دەوڵەتی خۆیان نەژین و دوای مهم منداڵی ساڵح بن احترامی کوبرین خەڵکی تر بگرن غەڵەتی کەسیان نەبیتن و
كردي دفير كرين عادة تقليد كردي تيدقن يعني تود بيجي وانا بابي بابا خاصة وشي دكتورة دبي هندك قصي دكاتر بخوتها دزان عصبي دبي خاصة أو كلمة زوان تيدقن بس من ضعلا كان زوزو دينا وكردستان لقرمن بس زحمتي شلوانش كأوج مكتب يعني جامعة باسيكم زحمتي بدرسنا كردوا زور جار سفر كي دواي دير ولا بالكتاب خانة قر بيشتر استش كتاب خانة أنا ما بس استا كتا جورا كم وهيت أو طواو دبيتن شش مانغلو خوي ريستا شي ورد دقيق وادو باردس بيدا كاتوا أو دتاين لقى من زوزو بيتن من ضالم زور هاوكاري من يعني كردي بقيت سكي لقى خوم تسفرك بتسم لقى خوم دايم بم تم ماستر كلاس من هبي تسيشة كم هبي لقى حتى ببينن بس وعادات وتقاليد أمنيش بخوم عمرهم 4 سال بكردستان ما بتزيهش زورش تبو نمطاني فيربم زورش تبو بس داكو باب أمنيان يعني لقرم بون بردوام بمنيانجو أمنيش أبي بيم دكري لو من ضالة كان مدكم أبي داكو باب مدايانا من وإن شاء الله باشا دايك بون تشيا دايك بون حموشتكا بيت داك يعني داك والجن حموشتكا استا يعني بياو ناميرد مان لدايكة تشيبوا ما بس هي أس دايكاتي شو دايكاتي حموشتكا زينتي أخنام ترقصت شي بكم لو أواني مثلا هشتناي عن تانية بنداك إن شاء الله ربي خوايا حمو كسك تاني ببتداك بس زور جني شيء حزناك ببتداك أو راستيا بس أو لا زين شونا سيركم أنا ما كاتك تبخدي في تاريخهم تريان تدايك أو حزكة بتفيتر فيتر يدايكتي لا زين شونا من حزكم كاتك حوسر جيريم كرد وقرار يوم ياكم من الله بتوانم لساعة خوم بمبو من الله زور نازي بما وش كنا تاني أوها نا أوها فكر بكي قد أو نابي كرش الوابي دوزاني بس باي ناتواني قد ناتاني 16 ناتواني جاني خطرة بدري أو كاتي كتو بخوش بوي جانتي أسودتها بو أو كاتتواني أو خوش يستيل قلبي الشركة وش كم أتو وشي يكم زار عفو قصجك وشي دبي داقي يكم زار هيت نازاني داكت صدق صدريتن او هابك وقت زماني عثماني او هابو دافيرتو او يبدا بس اتو بقود دبي فيربي يكم من ضل زور زحمته دو من ضل هيت سي من ضل فقري بخوي خوي بخيو دافع بخوي او دا اتو نابي او فكرانه بكي تكا وغلطه اوكي بلا مناش كليبونا من علم بس لبياني زو لايش بمتاشو درن هيك كاتم نبب من علكا لو حالتي لوني او كاتبريستد بخوكرك بيت بيب هنجي دم جاي دايك قرتوا هنجي دم برم صالق لجياني خود ايش الدطاني رابقري من ضالك ببيتن تكر روجك لروجان وشي عمر الدبته او نافعني من نافوج دبيلو كاتا مشغاري تو سازن خامبوني بتمان ببنا دايك صالي يكم كاتي خويا من ضالك ببخشن اگر جنك بي ايش دكي محاوله بك او ماوي تو ايش دكي بيش من ضال بيتن دوس اني لو خود لزيتي داني او دعانا نا اجم ميردت كرت اجم ميردت تاني واوش شرع عندنا لسرويه يعني اگر او بين بس اما جن دمانو ايش بكينو يارمتي او مان دي حمروج سوفا يدا غورين بياو كثر ترغو فقيري بس دتاني اتو او ماوي او الزور قانونيا لاوروبا اتو شش مانغلو صاله شي ورده قري كده بلا مال بين اجازه داكات يفهموا اجازه خذ ورق لما سد بس شي ريت عقلت بريتش مثلا اجازه دايكتي او ما في بدايك دان الكردستاني براورد القليل دربه يعني ليرة مثلا إجازة دايكاتي الفيدري هاي نقول ليرة كردستان أجرت عيدي صالك هيا أجرت عقد بي لهيفك هيا مش صالك هذا تنسي صال وأجر عقد بي صالك ني نبشتي عقد كان مانجك أزبيجم يتهين صالك باش وخش وصانم صالك أما بياوي شيتيان كش لدايك بيت أما بياوي شيتيان صالك أصلا يعني بياوي صالك ورد كري بياوي صالك ده عندك لك خيال ثاني والله بياويش بس كم تر ورق لدايك كان فرق زواي زمانية خوش كم بياوي جنوتي يستوي آخر من ذلك راس اللي من عليه بيستي بدأ كزياتر بلام كتوزع بتمن شو يعني 2 سال 3 سال أنا خوف باكش ناس بيستي معروف بيبقى زور باب هي حزدكات من وقتي لقى من ذلك يبقى طبعا همو بياو قلت شيء يجني عندك بياو هي ناطاني تن عندك بياو هي براستي ناطاني أو اشتكى حق شي ناطا عندك بياو شيء زور حزدكاتن استأمن ميردم محمد نيد تاني نداي بيبقوري نداي قلت سي أمن مثلا أمن دم قلت هالتاني هري قريبش داي قلت داكم بينز من ضاري بخيو كده قوم خو بينزي براسا نبوة آخر بينز بخيو كده مثلا عندك بياو هنا استميردم من ضارم تك جورنا اصلا نا ده تاني تلاقيريان تك برادرن دسنا دري حمشتك بس بقيت كي زحمته باش بيك انا جينا حفجيني الجيكي بتشوف ده
باشتريان مازن ببن تاكو زاروك قالك انت ما تشي ببت يعني امن حفظ صار بميردم كرد بس اتو نازاني قسم نصيب لتشيدي امن نارم كت راسن استامن علي عمري هجد الصالة اجا او بيبم بريدايا كركات تداخوازم حزناكم لاستام ميردي بكات نشكا زماني من دوباره دريمو وقت زماني من شتشكبو امن بستوسي صالة ميردم كرديا شتشكيا استشتشكي قورايا طبعا كركا رنجا نايشي بنايس امن هروها يعني زحمته لبا هندي بس تنجنز بمن ضالت بيتنسن زياتر يعني استفادش لذاك استام اكيد انا كنت قلت زواج قسمه ونصيبه قسمه ونصيبه بل تمنكيني بس بس اقركيش بشكل مدرسه خو خلاص كتاب قريان زانكوي بزوجت باشترا باشا تو باشا روجا كي خد تشود بيني امن دزاني امن وشي زاني كان جي دوجيان بوم هيش مكتب تواونا كردبو بس حفظ صعب او التواو نكرد بو امن حفظ ما يدم كرد نوزدا دوجيان بوم وشي من ضال كان بوم هيش مكتب تواو نكرد بو بيستال بوم بس وشي من ضال كان بو تواو كردو يعني ده ثاني اجشتك بو ده ثاني خوشكم راستي وا اشتك ما بينا ثاني يمكن بقى يعني وقتي مكياج ماني وقتي تلفون ماني وقتي مسلسله ماني وقتي وش تمك ده ثاني اجب ماني بس عندك دار امش وقت ماني اين وين دبينينا او راستي سجليني بەڵام پوری چوار بچکۆلانم ئەنجا يعني خەت هەستی ئەو وەکو خۆیان ناتوان ببم بەدایک بەڵام ئەوە بەخێوم کردوون بۆیە هەستەکەم بەزار بووم پێیان حازری يعني حازرم شتێزانم باشە سازن خان تۆ تا چەند وەکو دایکێک لەگەڵ ئەوەیە کە ئێستا زۆر دەبیستم کە مناڵ کەرە بێت ئەو وارەکە دایک و باوکەکە پەروەردە بکە کە ببنە باشترین ڤێرژنی خۆیان بۆ مناڵەکە ڕاستە باوەڕ دەکەم منداڵ دەبیئەت لە کۆریان گەرێ کو ئەوان ویستیان ئەوها ینی بەبیرمە داکو بابم هەردایان گۆ بوو بە مەحامی دکتۆرە و مهندس ئەوە لە هەموو جیلی من جێمان لێ بووە کە باب و داکمان حەزیان دەکرد ببینە مهندس ناببینە دکتۆرە محامی باوەڕ دەکەم مهمە کە بتانی ئەتو دەعمی منداڵی خۆت بکەی ئەمن شخصیان بە منداڵی خۆم دەرێم حەزت لێ ببیێت ئەتو دەعمی داچی خۆت هەیە نەسیحەی دەکەم بەو شێوە ئەگە کچم هات کچە گەورەکەم هەموو ڕۆژێ دێتە ماڵێ دایە دەمێ ببمە دکتۆرە دایە دەبمە شورتە دایە هەموو ڕۆژێ فلیمە هەموو ڕۆژە قسەی دەکات ئەم دەرێم ئینشاڵە کچم ئەتو خیندیت لەسەر دەزانی لەبەندێ ئەوانش بخۆیان نازانن دەتانی نەسیحەیان بدێ برێ ئەوە لۆ تو ئایا دەگوندێ سبێنێ ئەگە تو مێردشت کرد منداڵشت بوو دەتانی ئەو ئیشەی بکەی زۆر شتێ دەبی ئەویش ئەخرەوە لە تەوانەکەن جارە خۆمان تەواو ناناسیستە کاتێوێت تا خۆمانن باش ڕەو بۆ چۆنێتە لە سەردەی کوبا بێت نوکێت وی سەردەمێ ئەو قوربانیە بۆ زارۆکێت خوددان یان نەیت مستعدن و ژیانە خۆ وەختی خۆ کێم بکەن و قوربانیە بۆ زارۆکی خۆبدان باوەڕ ناکەم کەس داک و باب حەز ناکاتن منداڵی خۆی باشترین شێوە دەربچی ئەوە خەونی هەموو داک و بابەکە کە منداڵەکەی ئینسانێکی باش و ساڵح بیتن بتانیتن خاستن يعني ئەوە هەموو داکەک ئەمتان باسی بابیش بکەم باب سەری بڵند دەبیوتنەوەی لە مەزیری سجدادنشی دەرێ کوڕت ئەوە شانازی پێوە دەکا داچش بە هەمان کات کە جیران هەموو دێن کوڕت نادەی کوڕت نادەی لەکسم یعنی ئەوە شانازیە کە ئەتوو پێ دەکەی تربیێتە ئەوە کوڕم ئینسان سمعەی باشە خەڵک بەحسی دەکا بە باشی بس آخر لقال فيش بتشونانو كج ديكاياتيا هذه جورين قالك كيشا ديكا أزبينم نت مستعدا وقت خو يعني خوني خو بكوجن كوي دمي بدنا بتشوكت خود قال وتابت يعني كلا تمنيكي جنج زواجه كان عمادنا قربان يبدن بمضالة كانيان حسب أما ناطم أما خوش ناطم جوابي حمو أو يجيني ضلي جينا شي بدا مولي رمالة بس كنا مولي بس هي عندك سري يعني من ضال يعني حموش دكا هندك شيء نا والله لكن يعني إيش يعني مهمة هندك كان هي حسدا كان حتى سنجل بن حسب أو بالانس شون راب قرن تاتون جرينجات شون راي بقرن والله نازانم إيش شكار هم خوت هم مش من ضالك أمن بالانس شيء زور زوانم كردي الحمد لله وشكر بهاوكاري ميردم ومن ضالك كانم أجر ميردم هاوكارم نكاتن خان آخر حمود تشتبو ترخصايات وتشيب شيش دربي ولاتي توت إيفي دريج يعني دا ما دي قالك باشا زلاميتا قالك هاري كارل قالت بلام قالك دايكو كيشت هاي نات وصانا هيك تشتقون هاري كارنينا بيت أم قاسم دجوان لك قسم نصيبتي يعني خشكم تسكن قسم نصيبتي يعني بوشي وي
كفقيري قسمي نصيبها يعني يعني خطايا كتزبري دابا بو كتشكل راس قوما من بوبورن زور راس قورش يعني أول خطايا شي هرزبري دابا بو كتشكل اختيارك غلط ضايع بالضبط هذا جاردي خويا نا ديزاينتي جن فقيري نازانيتن الله زواجك وشوتيوات هاني شكيني نازاني عندك زواج هي بين باب وعشيرتك او دكريتن عندك زواج هي او ديناسيتن دوهي دزانيتن مير دكيكو بس جناح شو ظلم بياو دكن عكسش دتاني بكين يعني عكسش هي خوشكم يعني ناطاني زائدا عائله شيء مال خسو مال شو او خزور اوش مشكله بياده بيتن دەتانم برێم ژیانی هاوسەرگیری ئێستا خاستن لە بواری سوشال میدیا هاتە سەر دنیای زۆر زەحمەتە یعنی وات زانی لە گەرت لە ماڵی دانیشتینە ئەوڕۆ برنجیان لێرە لەگە پاسولیە زۆر زەحمەتە بەس بەڕای من بگەنە تەمەنەکە زەواجکن هەم بۆ کچ هەم بۆ کوڕ هەم لایەنی مادیان ئامادە بن هەم ڕوحیان خۆیان ئامادە بن جستەی فیزیکی بە هەموو شێوێ ئەوەی کە خۆشیان دۆزی بێتەوە خۆیان بناسن ئەو کاتە کە زەواجەکەن کێشە هەم بۆ خۆیان دروست ناکەن هەم لەگەڵ يعني او كسي زواجي لقال كان هم لو من ضلكانش جنگچ زي مشكله كتي استا مشكله كاستا زوربي بياونا كور ناويري بيتا بيج داخوازي كتشي بكات لو زور داوا كاري دكريت تشكل باري بواري سوشيال ميديا زور دبشان دريتن كحموش تقدر واو زيرو الكون جرانا نخ جرانا امين زوربي زاك كامله من دبرسن دا بابا سيداتو تسن زيري تسن كيلو زيري داتو قلت مقدم قران بو مؤخرش قران بو هيت من نويست امن توكا لو من جرينج نيه باور دەکەم ژن و پیاوەش ژیانی هاوسەرگیری لەگە یەک ئەتوو بناغەکی جوان دروست دەکەی پێویست ناکاتن ئەتوو ئۆکەی دەتانی هەموو شتێکم لۆ بینی فەقیرێتی قەر دەکە لەو لە دێنیتن بەس ئەو قەردە ئەمنیش دەبی بدەمەوە لەگەری چکە ئەم لەگەری دەژیم سازاخان تۆ تووشی ئەوە بووی لە منداڵەکانت ئەو بڵە ئەو تۆ ئەو زیاتر خۆشتر دەوێت لەو ئەو تۆ زیاتر ئەوە خۆشتر دێ ئەو خستانە هەبووە نا من خۆشەویست و دام و ئەوەی دەدەمە هەرسێک منداڵم قەت فەرق و جوازی ناکەم و لە من هەندێک جار تووڕە دەبن چکە مێردم فەرق و جوازی بین کچەکان و کوڕەکان دەکە عادات و تەقەلیب ما کوڕە ناوم هەردەگری و پشتمانە و برای گەورەتانە و نازانچە بەزەم نۆشتەی ناکەم ئەگە کچەکانم قاپی بشۆن ماڵی خاوێنکە کوڕەکەشم دەبی ماڵی غرفەی خۆی خاوێن بکاتن ئەویش لەوەی هەندێک عەسەبی دەبیت ئەم پیاوی ماڵێ مەکوو بە من دەرەی کاتمان نما ئاخر فەیامەت بۆ نوارەوەی بە سینگڵ بمێنێتەوە نازانم زۆر لەگەڵ هاوسەرگیری و بەو ڕەمەزانەی دوعاخوا پێغەمبەر دەکەم ڕەبی خوایەکە لۆ بێت لەو قڕاسە مێرکە دە منداڵ دەبمە جیرانشت یارمەتی دەدەم ناکە بێ بن یارمەتیم بن کەم دە مناڵەکەم سینگل مە بەناوی خوای بینە خوشکەواتەوە گەنج نامینێ بەخێرات زۆر سپاس لەنگۆ سپاس زۆر سپاس لێرە هاتوونە کۆتای ئەڵقەی ئەم شەو کاتێکی خۆش